سڵاوتان لێبێت لە سێهەم ڕۆژی کار و چالاکیەکانی 25مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژدا لە دیدارێکی تایبەتدا میوانان و بەشداربوانی ئەم فستیڤاڵە ئەدوێنین. سەرەتا لەگەڵ هونەرمەندێکی زۆر ئەزیز قساکەم کە بابەتێکی هەبوو هونەرمەند ناسکە حەسەنە مامۆستاکیان بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونن. بێگومان بابەتێک کە هەبوو لەم فستیڤاڵەدا بەناوی میوزیکدانان و خانمانی کورد بەرەو ئاسوینێ. ئەگەر بکرێت باسێکی ئەو بابەتەمان بۆ بکەیت. زۆر حەزم کرد ئەو تەوەرە بخەمە بەڕوو، چونکە بەڕاستی خانمانی کورد زۆر کەمن لە بواری هونەری بە تایبەت موزیک و بە تایبەت موزیکدانان. ئێمە خۆشبەختانە بەشی موزیکدانانمان هەیە لە زانکۆی سلێمانی و بە ماوەی 10 ساڵە وانی کۆمپۆزیشنەوە وترێتەوە لەسەر دەستی بەڕێزان بەشی کۆمپۆزیشن مامۆستا دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمە کە بڕوانامەی هەیە لەسەر تاسەری هەموو هەرێم و بزانم هەر لە عێراقیشە کە PhD هەیە لەم بوارە توانیوێتی بە شێوەیەکی زانستی و ئەکادمی وانەی کۆمپۆزیشن بڵێتەوە. و بێگومان لەو ماوەی 10 ساڵە چەندین خوێندکاری خانمان دەرچوون، چەندین کەس بوو بە کۆمپۆزەر، بەڵام ئایا ئەم خانمانەتیان لێ هاتووە نازانم. لەبەر ئەوە من زۆر حەزم کرد ئەم بوارە بژێن و باسی بکەم. بەڵێ ڕۆڵی ژن لەم فستیڤاڵەدا مەبەستم فستیڤاڵی گەلاوێژە چۆنە بینیت؟ چۆنە بینم؟ سەرەتا زۆر دەستخۆشیان لێ یەکەم کە ئەو هەموو کار و چالاکە جوانانیان نمایش کرد. ساڵان وام هەستە کرد هەر زیاتر بۆ ئەدەبی بوو، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ زۆر بواری تری تێکەوت وەکو کۆنسرت و گۆرانی و فستیڤاڵ و چەند کارێکی بواری موزیکی و بڵێن پانێڵی دەربارەی موزیک دواندن لە موزیکا ئەو کێشە و ئەو کێشانی کە هەبوو لە موزیکا بخستیانە بەڕوو. زۆر دەستخۆشیان لێ یەکەم و بەنسبەت خانمانیش ئەلحەمدولیلا بزانم خانمانی باش لەم بوارە لەم فستیڤاڵە بەشدار لەم فستیڤاڵە بەشدار بوون. من خۆمێکی بوونەوەانە وەک بەشداربوویەک هیچ سانسۆرێک هەبوو بۆ دەربڕین و بیر و ڕاکانتان لە فستیڤاڵەیە؟ نا دەستخۆشیان لێ یەکەم هیچ تەنها باسی تەوەرەکەیان کرد خۆت سەربەز بووی چ تەوەرەیەک هەڵەبژێریت و باسیەکەیت. واتە بابەتەکانیش خۆتان هەڵەبژارد. سلێمانی و گەلاوێژ تا چەند بوون بە هەوێنی کۆڕ و کۆبوونەوە فەرهەنگیەکان؟ بێگومان سلێمانی شاری هەڵمەت و قوربانی باوا بڵم هەموو بەلای منەوە هەموو چالاکی و هونەری و هونەر دۆستانە لە سلێمانیەوە دەستی پێ کردووە. بەلای من بەڕاستی لە لووتکەدان. کێن ئەوانەی کۆمپۆزەری ژنن لەم شارەدا؟ کۆمپۆزەر خانمان زۆر وەک خۆت باسی کرد 10 ساڵە بەڵێوانی موزیکدانان سلێمانی لە زانکۆی سلێمانی بانەمان هەیە. بەڵێ ناتوانم بڵم ناوی کەسەکان بڵم، بەڵام بێگومان دەرچوونیان زۆر هەیە لە خانمان کە لەم بوارەیە دەرچوون، بەڵام بەداخەوە هیچ شوێنێک نییە و دەستگایەک نییە کە ئەو خانمان یاخود هەر کۆمپۆزەران تایە کۆ ببنەوە کار و چالاکیەکانیان پێشکەش بکەن ئەو کارانی ئەو سکۆرانی کە نووسیویانە ئیتر یەکێک بێ دەستیان بگرێ بڵین وەزارەتی ڕۆشنبیری بێ هەج بەرپرس و لایەنێک بێت کۆ بکرێنەوە بزانن کار و چالاکیەکانیان چییە و کاری نووسینی بڵین نووسینی موزیکەکانیان چۆنە. بەداخەوە پشتگیری نییە لە وڵاتە، لەبەرەوە خانمانیش هەمووی کشاونەتەوە دواوە. و لەبەر ئەوە من ئێستا وا هەستەکەم من کە بە حکمی ئەوەی کە کارەکەم لە موزیکدانان زیاتر چونکە لە پەیمانگای هونەرە جوانەکان و چالاکی زۆر بەڕێوەچێ ئەوە هۆکارێک بۆ بۆی کە من زیاتر کار بنووسم و لەناو بوارەکەیان. بەڵام خانمان کە دەرەچن لە زانکۆی سلێمانی بەداخەوە هیچ شوێنێک نییە بۆی بچن. ئیتلوانی تەعینات هەمومان ئاگادارین کە ناتوانین دامەزین لە هیچ دەستگایەکە. بەڵێ ئایا ئەو هونەرمەندانە ئەو خانمانە بە تایبەت باز لە خانمانە بەڵێ هیچ بەرهەمێکیان هەبوو نەتوانن بڵاویکەنەوە تۆک خۆت؟ بەڵێ من خۆمێکێکم لەوانەی کە بڵێم بە دەیان سکۆر ئەگەر زیاتریش ینی چەندین کار بە کاری ئەکادمی زانستی نووسیمەتەوە، نەک بڵم هەر میلۆدیەکی ئاسان بێ نووسی بێتمەوە کرد بێتم بە ئاوازێک کە باسی کۆمپۆزیشنەکەی زۆر جیاوازە لەگەڵ ئاوازدانانێک. ئاوازدانان ئەوش کارێکی جوان و لێ هاتۆ خانمان چەندین کاری ئاوازدانان و گۆرانی مناڵان و گۆرانیان نووسیوە. سوپاس بەخوا موزیسیانی باشمان هەیە، بەڵام وەکو تا ئێستا من بەرچاوم نەکەوتەوە بڵم ئەم فڵان خانم کە
کە ئاوازی کۆمپۆزیشنی نووسی بێت و بڵاوکرابێتەوە. بەڵێ کەم و کوڕی یاخود بابەتە هوەریە میوزیکیەکان لە چیایە یا بۆ نایبینین ئەگەر هەش بێ کەمە زۆر بەداخەوە منیش زۆر حەزەکەم ئەو هەموو گروپە موزیکیەمان هەیە ئەو هەموو موزیسیانە باشانەمان هەیە نەک هەر ئافرەت بگرە من کە باسیەکەم هەموو موزیسیان ئەو هەموو دەستگا باشانەمان هەیە کە بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە وا هەستەکەم لەبەر بژێوی ژیانە لەبەرەوەی بودجەیەکی وایان بۆ سەرف ناکرێت هەموو کار و چالاکیەکانیان وەستانوە چونکە من خۆم داوام لە بەشی ئۆرکسترای سلەیمانی کرد کە چەند کارم هەیە بۆ ئۆرکسترای نووسیمەتەوە کە بڵاو بکرێتەوە یا شوێنێکە بێ کارەکان بڵاو بکرێتەوە هیچیان بەو توانای ئەویان نییە کە هەموو کۆ ببنەوە و کارەکان پێشکەش بن خۆتی زانی بژێوی ژیان قورس بووە و موزیسیانەکانیش ئەکیدیان لە هەرێکەی لە فەرمانگەیەک لە شوێنێک کارکە وەزعی پارەکانیان ئابە و شێوەی کە هەمووی بینین لەبەرەوە هەستەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوە ینی باری داراییە. چه هەنگاوێکی نوێت هەیە؟ هەنگاوم زۆرە هیوادارم بەم زوانە ئینشاءڵڵا پەیمانگای هونەرە جوانەکان کۆنسێرتیان هەیە لەو کۆنسێرتە کارێکی من نمایشەکان هەرچەندە کارەکەی من لیڤڵەکەی زۆر بەرزتر بوو بەڵام خۆتەزانن پەیمانگای هونەرە جوانەکان قۆناغی سەرەتایین یعنی لە قۆناغی یەکەوەتیایەتی تا 5 ئەستەکانیان جیاوازی هەیە ناچار من بەوەی کە کارەکەم لیڤڵێک دابەزێنم بۆ ئەوەی هەمویان بتوانن کارەکە بە جوانی بژەن و پێشکەشی بکەن بەم زوانی ئینشاءڵڵا ئەوەی کە لەوە ئینشاءڵڵا ئومێدەوارم دەستگایەک شوێنێک هەبێت هەموو کارەکانم بکرێ یا بە سیدی یاخود بیکەم بە کتێبێک بۆ ئەوەی نەوەی داهاتومان یا خوێن کارەکانمان سوودی لێ ببرن چونکە من بە شێوەیەکی ستاندارد نووسیمەتەوە بمبورن کە باسی ئەوە ئەکەم یعنی بە شێوەیەکی ئەکادیمیانە نەک حەڕەمەکی لەبەرەوە ئەوە هەنگاوەکان ئینشاءڵڵا دەبێتە دی. ئەمەیە داپرسیات بکەم گەلاوێش چۆنە بینی یان چیت هەیە بۆ گەلاوێش یان چی بە گەلاوێش ئەڵێ؟ وەڵام من دەستخۆشیان لێ یەکەم زۆر زۆر دەرفەتێکی زۆر باش بوو کە ینی چالاکی جوانی تیا بوو هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڵام بەداخەوە ئەوەی کە بینین حەزمە کرد ئەو پانیەڵەی کە دوێنێ باسی موزیکی تیا بوو مامۆستایانی موزیک لە هۆڵەکە زۆر دادنیشت بن و خوێنکارانی موزیک بەشی پەیمانگا بێ هونەرە جوان کۆلێژی هونەر لەوێ بن بۆی گفتوگۆی موزیکی زیاتر بواە و دەستئیتر ئەوان خۆیان نیانزانانی یا ئەوان بانگێژ نەکرابوون تر ئەمەیان نازانم لەبەرەوە من دەستخۆشیان لە یەکەم زۆر هیوادارم بەردەوام بن و زیاتر پەرەبەن بە کاری هونەریەکان و بەرەو پێش بچن ئینشاءڵڵا. سپاس کە ئامادە بووی لەگەڵ زۆر زۆر سپاس بۆ ئێوەش دەستخۆش. ناوبڕێک و ئەگەڕێم وڵاتان. دووبارە سڵاوتان لەبێ هونەرمەند محەممەد فەتاحمان لەگەڵا کە ئەمڕۆ بەشدارە لە فستیڤاڵی گەلاوێژدا بەخێر بێ مامۆستاگیان سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. هەنگاوەکانی فستیڤاڵی گەلاوێژ چۆنە بینیت؟ ئەم ساڵ جیاواز لە هەموو ساڵەکانی تر بنکەی گەلاوێژ تەنها بنکەیەکی کولتوری و معرفی نییە تایبەت بە ئەدەب بە شاعیران بە لێکۆڵینەوە و چیرۆک و هۆنراوە ئەم ساڵ زۆر جیاواز یۆبیلی زیوینە کەواتە بێ جیاواز بە لە هەموو ئەوانەی تر 24 ژمارەی بەڕێ کردووە بەڵام لە 25 هەبە گەلاوێژێکی تر ببینین ئەم ساڵ جگەر لە کارەکانی خۆیان کە تایبەتە بە ئەدەب و بە لێکۆڵینەوە و چیرۆک و لیژەن دروستکردن و هەڵسەنگاندن و ئەو مەسائلانە هونەری شێوەکاری لە ترۆپکا بوو هونەری شان و ئەم شەو دەبینین کتێبخانەکانمان جۆڵە هونەریەکان ئیشی دەستی یعنی ئەمە ئەو ئەگەیەنەکە ئەمە لە سەردەمی عەولەمەدا ڕۆژ بە ڕۆژ کە ئەڵێن دنیا بچووکە بێتەوە هەڵبەتە فعلەن مەرکەزەکانیش گەورە ئەبن لەگەڵ دنیا بچوو بوونەوەیە بۆیە ئەمڕۆ گەلاوێژ کاری نوێ ئەکات کارێکی ترەکە هاندانی تیادایە بۆ گەنجان هاندانی تێدایە بۆ چرۆ تازەکان من زۆر دڵخۆشم کە ئەم ساڵ ئێمە وەکو لیژنەی شێوەکاری کە ڕاست بەران بەم کارە توانیمانە گەورەترین تەزاهوڕی شێوەکاری لە سلێمانیدا بکەین لە کارگەیە لە هۆڵە لە کارەکەی جگەری سلێمانی سەرکەوتوو بن. کاک محەممەد شار سیمای هونەری پێوە دیار نەماوە کێ بەرپرسە؟ زۆر لایەن بەرپرسە باشە
ئێمە جارە پێش هەموو شتێبە لە تۆپەکەەوە بینە خوارەوە کە حکوومەتی هەرێمی کوردستانە و وەزارەتی ڕۆشنبیریە کە خۆم بەڕێوبەری گشتی وەزارەتی ڕۆشنبیریە ئێمە دەستگیرۆیی ناکرین وەکو پێویست. حکوومەت وەکو پێویست ئاور لە وەزارەتی ڕۆشنبیری ناداتەوە بۆ ئەوەی چالاکی گەورە بکات. ئەو بودجەی کە تەرخان ئەکرێت بۆ چالاکیەکان بودجێشی ئەوتۆ نییە. خەڵکەکەمان هەمووی گەر هەمووشی نەبێت خەڵکێکی زۆرمان هەیە تینووی کاری هونەرین. شاری سلێمانی شاری ڕۆشنبیریە، شاری ئەدەبە، ئەو هەموو نازناوە وەرەگرێ، بەڵام بەقەد ئەوەی کە لە تموحمانە کارە هونەریەکان نابینین. بۆ ئێمە عاملی اقتصادی زۆر زۆر گرنگە، کاریگەری هەیە کە هونەرمەندەکانمان زیاتر دەستیان کراوە بەندەکاری هونەریەدا، بەڵام بۆشەوە نەوەستاوین تەحەدامان کردووە، چوونەتە پێشەوە کار ئەەکەین، چاومان لە پارە نییە، چاومان لەوەیە شارەکەمان و کوردایەتی بەرینە بەرەو پێشەوە. ئەوە تا ئەمڕۆ دەبینن ئەو هەموو میوانە بیانیە لێرەیە هەر هەمووی ئیشارە بە فستیڤاڵی گەلاوێژ و بە پێشانگاکەی و بە لایەنەکانی تر ئەدات. ئەمە ئەوە ئەگەێنەکە ئەم شارە شارێکی زیندووە، شارێکە لەسەر ڕەخنە دروست بووە، شارێکە لەسەر بیری جیاواز دروست بووە. بۆیە من پیرۆزبایی لە گەلاوێژ ئەەکەم، لە بنکەی ڕناکبیری گەلاوێژ ئەەکەم کە ئەمڕۆ توانیەتی ئەو هەموو خەڵکۆ بکاتەوە و ڕایەشی زۆر زۆر ئیجابی دروست بکەن لەسەر ئەم فستیڤاڵ. جا لە پانێڵەکانیش پێشانگای شێوەکاری کە زۆر زۆر بە گەورەی کرایەوە و پێم وابێ 150 هونەرمەند بەشدار بوو لەو پێشانگایەدا. بەڵێ بۆ یەکەم جارە بە ئەتیرافی هەموو برادەران کە لە بەغداوە هاتوون، هەمویان پرۆفیسۆرن لە مەجای شێوەکاری و لە مەجای علمی جەمال و ستاتیکایە، هەر هەمویان ئیشارە بەوە ئەیەن کە ئەم پێشانگایە ئی ئەوەیە کە ئێوە بە پێوە وەستاون کارەکەن، ئی ئەوەیە کە ئێوە نەنووسون و ئاگاتان لە هیچ شتێ نەبێن. نەخێر، ئێوە ئیسپاتان کرد لە سلێمانی کە خاوەن ئیرادەیەکی زۆر گەورە لە بواری هونەری شێوەکاریدا. ئەمە بۆ ئێمە زۆر زۆر خۆشە، ئەمە شەهادەیە کە شانازی پێوە ئەەکەیت. هەر دوێنە و پێرێ لەگەڵ زۆرانە دانیشتوم کە هەمویان داواکەن بۆ داهاتوو پرۆژەی هاوبەشیان هەبێت، چ لە بەغابە، چ لە شارەکانی تر، چ سامپڵ وەربگیرە لەم پێشانگایە بنەرێ بۆ دەرەوە. ئەمە ئەوە ئەگەیەنە کە ئێمە جهدەکەمان بەزایە نەچوە بەڕاستی، توانیمانە بەو تەحەدایە و بەو بودجەکەمەی کە دەرخان کراوە بۆ ئەم ئیشە ئیشی گەورە بکەین. مامۆستا محەممەد لە چەند ساڵی پێشووترە کۆڕ و کۆبوونەوە و سەمپۆزیۆم ئەکرا لەم شارەدا، میوانان لە بەغدادەوە هاتن، لە دەرەوەی وڵاتەوە ئاهاتن. ئەمە کارێکی دڵخۆشکە بوو. ئەمە کۆرۆنا بەرپرسا یان کێ بەرپرسا یان شێوەکار بەرپرسا؟ قەزەی سیمپۆزیۆمکردن مەبەستم هەر سەمپۆزیۆم نییە، مەبەستم کۆڕ و کۆبوونەوە شێوەکاریەکانە کە کراوە لەم شارەدا. وەکو ئیشارەم پێ ئێمە هەموو جملەکان بەرپرسن لەو حاڵەتە، بەڵام ئێمە ئەبێ مەغڕور نەبین، لوتبەرز نەبین لە ئاستی ئیشی هونەری خۆماندا. ئێمە نابێت لەو چوارچێوەی کە هەمانە هونەرمەندی ماڵی خۆمان بین. زۆر کەس هەیە لە ماڵی خۆیان هونەرمەندە، بەڵام ئێمە بێت دەرەوە ببینین، ئێمە بێ بخوێنینەوە، زۆر بەداخەوە هونەرمەندەکانمان ناخوێننەوە. ئێمە ئەبێ احتیکاکمان هەبێت لەگەڵ هونەری دەرەوەیە، ئێمە ئەبێ بە خێراتنی هونەرمەندان دەرەوە بکەین و قسەیان لەگەڵا بکەین، ڕایان وەربگرین، گوێیان لێ بگرین. بەڵام ئەم چوونە ناو قۆزاخەیەوە هەندێک جار ئەمە وا لە هونەرمەندی کورد ئەکات کە هیچ فێر نەبێت و هیچ بەخشەشی نەبێت. بۆیە من داواکارم لێرەوە کە بە هەوڵی هەمومان باشە هونەرمەند وەکو تاک پێش هەموو کەسێ کە هانی ئەوە بدا کە بزاوی هونەری شێوەکاری بەرەو پێش دەبرێ. ئەمڕۆ ئێمە جەلسەیەکی تایبەتمان هەیە بە هونەری شێوەکاری. زۆر کەمە ئەو جەلسانی کە لە سلێمانیدا ئاکرێت بۆ هونەری شێوەکاری، بۆ بوارەکانی ترەکرێ کتێب تەوزیعکردنە، ئیشێکی شانۆییە تا حەدێک، بەڵام بۆ شێوەکاری زۆر بەدەگمەن ئەوانە ئەبین. بۆیە پێویستە بە دوادەچوونانە هەبێت و هاندانێک هەبێت بۆ ئەو حاڵەتانە. کاتە پێت وایە بەستنی کۆربەندێکی زانستی و توێژینەوەی هونەری هاتووە، کاتی هاتووە بۆ ئەوەی شێوەکارانی جارێکی تر ئاگاداری یەکتری بن، ئاگاداریان لە کارە هونەرەکانی یەکتری بێت؟ بەڵێ، هەر تەنیا لە ڕێی پێشانگایەکی شێوەکاریەوە نەبێت. بەڵێ، هەموو هونەرەکان، هەموو کایەکان. تۆ ئەگەر بەس لە ئابووری بکەین لە ژیانە، ئابووری پێش ناکەوێت بۆکو خۆی ئەگەر بێت و چەندین کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و زانستی نوێ لەسەر ئابووری لە دنیادا تێکەڵ بە ئیشەکانت نەبێت. هونەریش هەمان شتە. هونەر تۆ بێ ئاگات لە هەموو شتەکان بێ، ئەبێت تۆ ڕایەڵە دروستکەیت. لای ئێمە زۆر دەگمەن ئەوانە ڕایەڵە دروست دەکەن بەڕاستی. من شخصی خۆم
توانایکی زۆر باشم دروست کردووە نێتوەرکێکی هوەری شێوەکاریم دروست کردووە لەگەڵ زۆربەی وڵاتە عەرەبیەکان ئەو تۆ وەک خۆت ئەوەکو خۆم بەڵام ئەبێ مەرکەزەکانمان بۆ لە مەولا ئەو ناوەندانێکی ئەکرێتەوە بەداخەوە هەندێک ڕوو دروست بووە کە هوەری شێوەکاری عەرزەکەن و پیشان ئەدەن لەو پەڕی زەعیفیدان کە دەرێک بەو ئیشانە ناکەن کە ئەوەندەی ئەیانەوە تابلۆیەکی 50 نمایش بکەن ئەوەندە بیریان لەوە نیە کە چۆن لینکێکی دروست ئەکەن لەگەڵ مۆزەخانەیەکی جیهانیدا کە بۆ داهاتوو ئەوە ئەبێ بە سەرۆتێکی قەومی بۆ وڵاتەکەت. واتە شێوەکاران پەراوێزن یان پەراوێز خراون؟ شێوەکارەکان ئەبێ چەندین سنتەر هەبێ بۆ ئەوەی بیانگرێتە خۆیان سنتەری جددی مەبەستمە نەک سنتەرێک تەنها کار بەڕێ بکات سنتەری جددی بۆ ئەوەی ئێمانە بێتە خۆی بە تایبەتی گەنجەکانمان ئەوان لەوێ فێر بن کە بە شێوە زانستەکەی مامەڵە بکەن لەگەڵ هەموو هونەرمەندانی دنیا و لەگەڵ مەتاحیفەکان و لەگەڵ ئەو سیمپۆزیۆم و ئیڤنتانەی کە ئەکرێت لە جیهاندا. دوا پرسیارم کەواتە ئێوە چه هەوڵێکتان هەیە بۆ هونەرمەندە تازە پێگەیشتوەکان تازە ئەوانەی کە تازە دەسەکەن بە کاری شێوەکاری هیچ هەوڵێکتان هەیە؟ من خۆم هەمیشە لەگەڵ گەنجا بووم لەگەڵ لاوەکانە بووم وەلایە زادانە بڕاوم ئەم کارە کاری دەسە جەمعیە و کاری دروستکردنی سنتەرە بەڕاستی کەگەڵین سنتەر سنتەری جددی من زۆر تاکی دەکەم و لە وشەی جددی زۆر لە گروپ و سنتەر کراوەتەوە بەڵام هەموو وەکو هەوا ئەڕوات و کاریگەری بەجێ ناهێڵێت لەبەر ئەوە واجبی سەر حکوومەتە سەر سندیکای هونەرمەندانە سەر ئێمە سەر هەموو لایەک ئەوەیە کە سنتەری جددی بکەینەوە بۆ ئەوەی هونەرمەندە شێوەکارە جددیەکان بگرینە خۆمان و خۆیان خوان پەروەردەکەن و بۆ داهاتوشی گەش. سپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس. ناوبڕێک کۆ گەڕێمە وڵاتان. جارێکی تر سڵاوتان لێبێ لەم دیدارە تایبەتەدا دکتۆر لوهان قادرم لەگەڵا کە لە پانێڵی ئەمڕۆدا بابەتێکەی هەبوو بە ناوی کللتوری بەرەمهێنانی ستەمکاری. دکتۆر گیان سڵاو لێبێ بەخێر بێ. سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. دقیقتر بڵێم عنوانی بابەتەکە کللتوری بەرهەمهێنەری ستەمکاری. بەڵێ زۆر سپاس زۆر سپاس. دکتۆر گیان ئەمێ بڵێم گەڵاوەش بۆتە هۆکارێک بۆ پراکتیزەکردنی کولتور هیچ نەبێت لە بازنەیەکی فەرهەنگیدا؟ ئەمە باسم بۆی جارێکی تر بپرسین کولتور خۆی چییە؟ کولتور لە ساتەوەختی بیرکردنەوەیە. بەڵێ مرۆڤ کە لەم سروشتاژی دەرگیرە بێ منلانەی هەیە لەگەڵ سروشتا بیرەکاتەوە و بیرکردنەوەی کە دەرەنجامیەوەیەوێت سروشت بەکار بێنێ دەسەمە بکە ڕام بێنێ بۆ ئەوی ژیانی خۆی باشتر بکە. لێرەوە لەم منلانەکان بەستم منلانەی فیزیکی نیەوەی کە منلانەی بیرکردنەوە عەقلانیەت و فکریە. لەم جۆرە بیرکردنەوە ئەو دەرەنجامانی کە لێکەوێتەوە دەرەنجامی کولتورین ئەو بیرکردنەوانی کە بەرهەم دەهێنرێن بیرکردنەوەی کولتوری. ئەگەر فستیڤالی گەلاوێژ وەکو ساتەوەختێکی بیرکردنەوە وەرگرین وەکو ساتەوەختێکی بیرکردنەوە وەرگرین لە ڕاستیان من ناتوانم ئێستا بە جملەیەک بە ڕستەیە گۆڵامت بەمەوە کە بڵێم 25 ساڵی تەمەنی گەلاوێژ چی کردە چکۆ ئەوە سێرچیەیە ئەوە سێرچی زانستی و ئەمانەتە ئەوە منیش ئەوی دالە بە کۆڵمەوە ناتوانم لە خۆمەوە هەشتانە گەڵم تا بێ مەماڵ بەسەرمەوە بەڵام بە تەکید گەلاوێژ ئەوەی هەوڵی دابێ هەڵگرانی قەڵەم و ئەدیب و شاعرەکانی زمانە جیاوازەکان پێکەوە ئاشنا بکە کۆیان بکاتەوە بۆی وێناکە تۆزە ڕوونتر و وازەحتر بێ. ئێمە لەوەتی هندم ناوچەیە بە تایبەتی لە سەردەمی مۆدێرنا لە سەردەمی هاوچەرخە لە سەردەمی هاوچەرخە ململانەکانی نەتەوەکان بەداخەوە ململانەکانی پێکاتەکان لەم ناوچەیە ڕێک تونترە بێتەوە. لەم ململانە توند و تیژانە لە ناو کوردستانەکە کە بەداخەوە شتێک کە 100% غایب بوو هەمیشە قەلق بوون بریتیەوەی کە ئارامیمان نەبووە گەلاوێژ 25 ساڵ تەمەنی خۆی پشت سەرخات جێگەی دەستخۆشیە ینی بەڕاستی نەفەسێکی گەورەی ویستەوە هیمەتێکی بەرزی ویستووە گەلاوێژ توانێتی 25 ساڵ تەمەنی خۆی بەڕێبکە لە ناو سیاق و چوارچێوەی هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئێمە ئەگەر گەلاوێژ هەڵسەرنجێنین بە پلەی ئیمتیازانەی زۆر کاری گەورەی کردووە بەڵام بێگومان
خواستمان لی زیاترە تمحمان چاوەڕوانیمان لی زیاترە چاوەڕوانیمانەوەیە کە بتوانێت ئەگەر تفەنگ گەلان بەرامبەر بە یەکتریەوە سێنێ و زۆر بە ئاسانی خوێن یەکتری ڕێژن ئەو بتوانێت کەناڵەکان بۆ پەیوەندیکردن و بۆ پێکەوە هەڵکردن و بۆ پێکەوە سوود لە یەکتری وەرگرتن و پێکەوە بیرکردنەوە زیاتر نزیکاتەوە لە یەکتری ببێتە پردێک بەوکارەوە تا ڕادێکی زۆریش کردێت. جوڵاندنی دۆسیە هونەری و فەرهەنگیەکان کولتوریەکان ئەرکەیە فەرمانە شاید زۆر وازەح نەبووم لەگەڵ پرسیارەکە یا بەڵێن زۆر وەرگرتنی پرسیارەکە زۆر تێنەگەیشتنە هەبوو؟ نه تێنەگەیشتنە ئەوەندەی کە ئەمە ڕەبتی کەمەوە لەوەی پرسیارەکە پێوەستکەمەوە بەوەی کە بێگومان هونەر ئەدەب شعر دیدی ئستاتیکای ئینسانە بۆ نمونە تۆ کاتێک مەولەوی خوێنیتەوە بۆ نمونە کاتێک کەماڵی خوێنیتەوە بۆ نمونە کاتێک حافزە خوێنیتەوە ئەزمووی بیرکردنەوەی مرۆڤەکە خوێنیتەوە ئەم مرۆڤە چۆن سەیری دەوروبەری کردووە چۆن سەیری دەوروبەری کردووە بۆیە خوێندنەوەی کتێب خوێندنەوەی بەرهەمی ئەدەبی خوێندنەوەی بەرهەمی هونەری خوێندنەوە تەنیا نەک وەکو کتێب خوێندنەوە بەڵکو سیرکردنی تابلۆیەک سیرکردنی تابلۆیەک جۆرێک لە سەربردکردنی ئەزموونی کەسێکە ئەزموونی کەسایەتیەکە کە تۆ تەوە بزانی ئەو چۆن سەیری ژیانی کردو چۆن سەیری دنیای کردو مەسەڵەن بۆ نمونە تۆ لە ترادیسیۆنی ئەم ناوچەیە مەولانە ڕەمی دەڕۆین کە من پێم باشترە بترم مەولانە بەڵخی چکە لە ڕاستە بەڵخیە تەنیا 12 بەیت شعری تورکی هەیە ئەم ڕەمیە لەوە بەسەرا سەکەمراوێ مەولانە بەڵخی بۆ نمونە لە تێمەیەکی لە بابەتێکی وەکو بابەتی قوربانە دێت باسی جێژنی قوربانمان بۆکە مەسەڵەن سەبووە منی تۆ گەر باسی جێژنی قوربان بکەین باسی جێژن بکەین شاید تاو ئاستە باسیکەین من تۆنە تاو ئاستە باسیکەین کە بامی جێژنی مەقەیسیە خۆین جلی جوان لەبەرەکەین سەردانی خزم و کەسوکارەکەین ئێمە ئەزمونمان لەگەڵ جەژنانەیە باشە بەڵام بۆ نمونە مەولانە کاتێک کە باز لە جێژنی قوربانەکە نمونە هێنێتەوە بۆ ئەوەی ئاژەڵەکانی کە ئەلەوەڕێن مەڕ و ماڵات و ڕەشە وڵاخ و هەموو ئەمانە ئەزانین کە سەرە بڕێن ئەخر ئاژەڵێک ئەو وا وەرێگرێکە ئەم ئاژەڵانە بیرەکەنەوە چکەوانە ڕەمزە هەموو میتافۆرە کە هێندێتەوە وا وەرێگرێڵە ئەم ئاژەڵانە ئەزانین سەرە بڕێن بەڵام کاتێک کە ئەخۆن بەو ئومێدەوە ئەخۆن هیوادارن سەربڕینەکان بکەوێتە جەژنی قوربانەوە شەرەفی ئەوان پێ ببەخشرێ لە قوربانە بکرێن بە قوربانی کۆمەڕاستیەکی گەورەیە لە ترادیسیۆنی ئیسلامی لە خەڵکی موسڵمان مانا و مدلولی قوڵی خۆی هەیە بەڵام بۆ نمونە مەولەوی ئێمە مەولەوی کورد کاتێک کە باز جەژنی قوربانەکە قوربانن جەژنن شادیان باسی جەژنی قوربانمان بۆکە بە شێخەکەی ئەڵێ ڕۆکاتە شێخەکەی سەرێ مزافەیەکە کە مەولەوی بۆیەکە ساتۆش بۆ من وە قوربانی کە قوربانی ڕای ڕەبانی کە بە شەخکە تۆ ژۆرە خەڵ ڕمانات سەرە بڕێ بۆ ئەقدەسەکەی بۆ خواکەی تۆ ژۆرە من سەر بڕە من کە بە قوربانی بەڵام دوایی ئەڵێ تەبەن مەولەوی ئەمە ئەخیری تەمامەتی ئەڵێ معدومی بەدبەخت تۆ نافامەنی معدومی نەکبەت ئەگەر شعرەکەم بە هەڵەوت بدایە بزنەکەم معدومی نەکبەت معدوم لە قەبیل مەولەویە نەکبەت تۆ نەفامی ئەی تۆ نازانی قوربانی حەیوانێکە کرێ بە قوربانی نابێ نوقسانی هەبێ مەقسەدی ئەوەیە مەولەوی خۆی کوێر بووە مەولەوی کەڕ بووە ئەڵێ بەداخەوە من تەنانە وەکو ئاژەڵێکیش بۆ ناشم بکرێمە قوربانی ئەم دیدە شوناسە ئینسانیدانە بە ئاژەڵەکان ئەم دیدە ئەنسەنە ئینسانکردنە بە مرۆڤکردنەی دار و دیوار و دەوروبەر ئەمە تۆ لە ئەزموونی مەولەویای خوێن تۆ لە ئەزموونی ناریای خوێن تۆ لە ئەزموونی نەحویای ئێمە چه حاجەیەکمان هەیە ئێمە چه پێویستێکمان پێویستی نەحاجە چه پێویستیەکمان هەیە بەم ئەزموونانە لە ڕاستیە دیدی جوانبینی ئینسانەکانە باشە کاتێک کە تۆ دیسانەوە مەولەوی نازانم ڕۆ بە مەولەوی گرتومە مەولەوی بۆ نمونە لە شعرێکە باز لەوەیەکە دیدی هەموو کەسێک لێمە دوو ڕەگەزی بەرامبەر جۆرێک لە خواستی هەیە بۆ ئەویتر بۆ بەرامبەرەکەی بەس گرنگە ئێمە بزانین ئایا مرۆڤە گەورەکان دیدی بۆ ڕەگەزەکەی بەرامبەری چۆن بووە مەولەوی بە شعرێکە باز لەوەیەکە کە هیچ کەس ناوە چۆنە فەرهاد ڕەندەن هیچ کەس نەڵێ مەفهومی شعرەکە ئەمەیە یعنی کۆی هیچ کەس نەڵێ فەرهاد عاشقێکی گەورەیە ڕەند یعنی عاشقێکی گەورەیە بۆ وەڵا عەلا فەزڵ فەرهاد چۆن لەسەر چێوی بێستوونەوە پەیکەری شیرینی
تاشیوە دروستی کردووە دەک ڕێزان دەست بە دەستەکانی بڕزێ چۆن دەروهاتوە نوچی نەشتەری قوڵەکەی با لە ناوچوانی شیرین کاتێککە دروستی نەکردووە بە باشکەوتەکەەوە چۆن مێرەوەڵە چۆن فەرهاد دڵی هاتووە قۆنگە بار لە ناوچوانی شیرین ئەمە چیە کاتێککە دەموچاوەکەی دروستەکە ئەم بەویزی پێڵێن جەنتڵمانی ئەم جەنتڵمانیە لە تەعاملکردن لەگەڵ ڕەگەزی بەرامبەرە تۆ لە ئایدیا و لە ئستاتیکا و لە جوانبینی مەولەویە ئەیبینی بەڵام تۆ کاتێکی تر کە دێت کە نامێ نمونە بێنمەوە لە هونەری ئەمڕۆمانە لە شعری ئەمڕۆمانە لە گۆرانی ئەمڕۆمان پڕ لە سوکایەتی بە ڕەگەزی بەرامبەر پڕ لە سوکایەتیکردن بە ڕەگەزی بەرامبەر باشە کە نامێ نمونە بێنمەوە یعنی لە نمونەی گۆرانی بۆرە بێتە جۆرەك لەدان لە کەسچکە باسی مەوزوعەکەین باسی کەس ناکەین کەواتە ئەم ئاڵوگۆڕکردنی دیدی جوانبینیە جیاوازانە لە نێوان شاعر و هونەرمەندە جیاوازەکانی گەل و نەتەوە جیاوازەکانە پێویستیەکی ئینسانیە بەر لەوەی هەر شتێکی دیکەرێت کاتە چی بکرێ بۆی ئەو پەیوەندیە ئەدەبیە فراوانتر بکەین ئەم پەیوەندیە بەر لە هەموو شتێ من لە بابەتەکەی خۆمان تەرکیزم لەسەرەوە کرد یاسایەکی سروشتی هەیە یاسایەکی سروشتی هەیە کولتور چیە؟ کولتوری تر لە لەحظەی بیرکردنەوە بریتە لە ساتی بیرکردنەوە یاسایەکی سروشتی هەیە بریتە لە فرەی یاسایەکی سروشتی بریتە لە فرەی واتە تۆ لەناو سروشتە کۆمەڵێک یاسا هەن ئەبێت دەرک بەم یاسایانە بکەیت تاوەکو بتوانی تەعامڵێکی عەقڵانی لەگەڵ یاسایانە بکەیت تاوەکو بتوانی مەرامەکانت خواستەکان وەکو ئینسانە بەدیبێنی بۆ نمونە یاسای سروشتی جاذبە هەیە ڕاکێشان هەیە باشە تۆ هەر شتێک هەڵە دەکەوێتە زەوی هێزی جاذبێتی زەویە ئەمە یاسایەکی سروشتیە لە وجودا لەبوونە کاتێک کە زاناگەلێک دێن ئەم یاسایە کەشفەکەن و لە مقابلە ئامێرێک دروستەکەن کە بتوانە بە خێراییەکی زۆرتر ئەم هێزی جاذبێتە تێپەڕێنێ مرۆڤ بگاتە سەرمانگ مرۆڤ بگاتە سەرمانگ کەواتە سروشتی ئێمە دەوروبەری ئێمە پڕە لە کۆمەڵی یاسا سروشت بە یاسا نییە کۆمەڵی یاسا هەیە کە لە عەرەبیە پێترێن نەوامیس ناموس نوامیز یعنی قوانین وجود قوانین کەون جا جنێنێک هەیە لە عەرەبی و لە فارسی و لە تورکی و لە گەڵێنە ناوچە دوو لە ڕووبەرستان بە یەکێک دەوترێت بێناموس هەروە دەسە معناکەی گۆڕاوە بەڵام بێناموس یعنی کەسێک کە پەیوەست بێ بە هیچ قانونێکەوە چونکە سروشت پڕە لە قوانینی تایە ئێمە یەکێک لەو قانونانە کە ئەبێ هەموو ڕۆشنبیرێک لێی تێبگا بریتیە لە فرەی دانان بە فرەی نەتەوەکانە فرەی مەزهەب و ئاینە فرەی جیاوازی بیرکردنەوەی فکریە فرەی دەربڕینە فرەی حزبی سیاسیە ئەمە قانونێکی سروشتە هەر ئینسانێک تەعامل واقعیانە لەگەڵ ئەم قوانینانەیەکە عەقلانیانە تەعاملێک ئەتوانێت ژیانێکی شیاو بۆ خۆی دەست بخات هەر کەسێک کە نەشیاو لەگەڵ ئەم قانونە ڕوبەڕوو ئەبێتەوە لە ڕاستیە خۆشی کۆمەلگاکەشی بەرەو هەڵدێرەبا وەکو مەولانای ڕەنگی ئەڵێ مەولانای دیسان ئەڵێمەوە بەڵخی ئەڵێ خوا دوو عالەمی دروست کردووە عالەمی لاهوت کە عالەمی خواخۆیەتی تاکە لەوێ وەحدانیەتە تاکە عالەمی ناسوود کە عالەمی ئینسانەکانە تەعەدد و فرەییە هەر کەسێک بیەوێ ئەم جیهانی ئینسانە عالەمی ناسووتە کە تەعەدد و فرەییە وەکو عالەمی خوا لێ بکە یەک ڕەنگی کە ئەوە پێی کردوێتە کەوشی خواوە ئیدعای خوابوونی کردو. زۆر سپاس دکتۆر لوان قادر کە ئەمڕۆ بەشداربووی لەگەڵمانە خۆشەویستان دەلاوێش بەردەوامە کە چەندین پانێڵ و بڵاوکردنەوەی کتێب و نمایشی شانۆیی لەخۆ دەگرێت سپاس بۆ ئەم دیدارە تایبەتە خواتان لەگەڵ